خۆت یەکلاکەرەوە بە قوربان. اینجا شەیتان دێتە بن کلیشەی کاسب هاوارەکە پێڵێ ورتە شەو ڕۆژ وانەکی لە برسامریت کاکە هەموو عالم ئاوە دەوڵەمەند بووە ئیتر بازاڕەکە هەمووی وایە کورە پاروی حەڵاڵ نەماوە ئیتر منیش مەجبورم نێخر ئەگەر وانەکەم چی بکەم هەمووی هەر بەم شێوە ئەیکڕێ هەمووی هەر بەم شێوە ئەیفرۆشێ هەمووی هەر بەم نۆعە لە سینەی هێنێ هەمووی هەر بەم ناوەوە ئەیفرۆشێتەوە لێرە إنما ذلكم الشيطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء أو الشيطان أنا لا برثامري فقير بي داما وهر رفيق كان همو هالتشون يتوجوكو أمك كاكا خرابة بكا قولي خلق ببرا نازاني رستقي بيشتر براوتوا حتى ملي خوي بو بشكينيا والله نامري تا آخر باروك خوابوي نثيويت ئەبێ بیخۆی اینجا بری ئەوەشی ڕستی تۆ نەبێت هەموو ملشکانی دنیای بۆ بکەی نایەتە ورگی تۆ و گیرفانی تۆ ئەڕۆم بە بازاڕ لەگەڵ ئەو دۆست و کەس و کارە ئەبینم 20 دوکانی زەڕەنگەر بە ڕیسی یەکەوە بەر یەکێکیان بەر ناکێ و خەڵکەکەی ئاوە قەرەباڵغ وەستاوە ئەوانی کەش هەر هەموو ئاوە دانیشتون بە مۆبایلەکانیانەوە هیچ کاسبێ نێوی باش هەر چواردەورەکە بیر ناکاتەوە بۆ لای ئەم وا قەرەباڵغەی باش و خەڵکە بۆ هەرچی یەک جار چوە لای ئەم ئیتر ناچێتەوە بۆ لای ئەی بۆ ئەم یەک جارە چێت دە کەسیکەی بۆ ئەنێرێ تۆ کۆرەکاکە ڕاست بە لەگەڵ خوا ڕستەکەشی بۆ زیاکە ئەم خەڵکە بە شەیتانە ئەو تۆقێنێ ئەدەوێت سێڵ لە کابرا بکەیت و غرامێ زیاتری لێ بخۆیت و هەژدەی بە 21 پێ بفرۆشیت و شتی خراپی بە هین پێ بفرۆشیت زەلامەزانم دۆستی خۆم و ڕەفیقی خۆم تەنکەرێکی یەک گاز ئەفرۆشێ گازی ئەوەی کاکرێتە سیارەوە لە دەشتێکی چۆڵا لە کۆڵانێکی گڵە لەوێ دایناوە چی سیارەی ڕاقی دێتە لە خاریجەوە دێتەوە ئەمە کە بە گاز ئیژەکە ڕقەمی ئەویان لایە پرسیاریەوەکەن خوا کاک فڵان لەکوێ حاجی فڵان لەکوێیە بچین لای ئەو گاز تێکەین ناوێرم بچین لە بەنزیخانەکانی بکەی تێک لە هەش بەنزیخانەیە تێکا بۆ خۆی سەیرەکەی مەکینەکەی هەڵەسێت و کاولیەکات بە دوای ئەوە گەڕێن ئەو فێڵ داکات کون بە کون شەوژ ناڵن ئیسلاحەتکە خەڵکە چێ بە دوایە و لەوی ئەکرێ هەر تەنکەریشە لە عەرزێکی وشکا دایناوە لە کۆڵانێکی پشتەوە چۆڵەیە لای ماڵی خۆیانەوە لەبەرەوەی ڕاستە خەڵک هەموو ڕاکا بە دوای کاکە تۆ ڕاست بە شەیتان هەڵە نەخەڵەتێنێ لە مەعامەلەیە سەر تۆیەک خوو بە شوێنکەوتووی ڕەسوڵ الله زانی صلی الله علیه وسلم ئەو ڕاستیە سمعەت دەهاتێ لە دنیا حورمەت دەهاتێ لە دنیا ناو دەهاتێ لە دنیایە لە قیامەتیشا لای خوا ڕووسورە بیت کاکە ڕزقی حەڵاڵ ئەوە زەحمەت نییە کە شەیتان ئێمەی تۆقانووە لە ملێ بن کاکە مێڵە دیناری حرام بێتە ماڵەکەتەوە بەخوا چی خوا بۆی نووسی هەرەوە دێتە ڕێگە و ئەگەر بەلۆریش پایکەی حرامە بێ هەر هەمووی بەی بە سبەینە زەلامێ بکەی بە ژێر و خدی بە خوێنی ئەو سبەینێ بێ بە قەتڵێک و دێتە مرە سبەینە تووشی سەرەتانێکی خۆت و کەس و کار دەبێ هەمووی لە عیلاجی وایە دانەی کاکە خێری لێ نابینی لە حرام حرام با بەرچاوتان کۆر نەکە بە دوای حەڵاڵە بگەڕێن پرسیارکەن نایزانی بپرسە